لە ساڵیادی تیرۆرکردنی ڕۆژنامەنووس کاوەگەرمیانیدا ڕۆژنامەنووسان جەخت لەسەر ئەوە دەکەنەوە کە ژینگەی هەرێمی کوردستان ژینگەیەکی نالەبارە بۆ کاری ڕۆژنامەوانی. هەموو تاوانی کوشتنی ڕۆژنامەنووسان پێمان دەڵێ کە ژینگەی کاری ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستان ژینگەیەکی لەبارە بۆ دەربازبوونی تاوانباران لە شزال ژینگەیەکە پێمان دەڵێ هەر کەسێ تاوان بەرامبەر بە ڕۆژنامەنووس و چالاکوانان و داگوکیکارانی مافی مرۆڤ کە دەربازیە بێ لە سزا. کاوەگەرمیانی ڕۆژنامەنووس کە سەرنووسەری گۆڤاری ڕایەڵ بوو لە 5/12 ساڵی 2013 لە شاری کەلار درایە بەر دەستڕێژی گوللە و تیرۆر کراو. هۆکاری تیرۆرکردنیشی بۆ ئەو ڕەخنانە دەگێڕدرێتەوە کە لە گەندەڵی و ناعەدالەتی بەرپرسان گرتبووی. دەبێت ئەو دەستە ڕەشەی کە پەلاماری خوێنی کاوەگەریمانیدا و دەستی بە خوێنی کاوەگەریمانی سوورە پێش هەموو شتێک بۆ ڕای گشتی ئاشکرا بکرێت و ئەو دەموچاوە ڕەشانە بۆ ڕای گشتی ڕابگەێنێت کە کێن ئەو دەستە ڕەشانە ئەو بەدپرسە مافیانەی کە پەلاماری قەڵەمە بوێرەکانە دەن و دوژمنی حەق و ڕاستی دوژمنی قەڵەمی حەق و ڕاستی. ساڵانە لە یادی تیرۆرکردنی ئەو ڕۆژنامەنووسەدا ڕۆژنامەنووسان بەچوونە سەر ئارامگای و گێڕانی مەراسیم ئیدانەی تیرۆرکردنەکەی دەکەن. هەڵبەت ئێمە بەردەوامبوونمان لە ساڵیادکردنەوەکانی ڕۆژنامەنووسی هاوڕێمان کاوەگەرمیانی و هەموو ساڵیادی ڕۆژنامەنووسیە چوونە سەر گۆڕەکەی دەرخەری ئەوەیە کە ئێمە درێژە پێدەری پەیامەکەی ئەوین و دەرخەری ئەوەیە کە ئێمە سوورین لەسەر ئەو ڕێبازەی کە شەیدکاوە لەسەری بوو ئەویش ڕێبازی داکۆکیکردن لە ئازادی و لە مافی خەڵکو و بەرەنگاربوونەوەی گەندەڵیە. ساڵانە و لە یادی تیرۆرکردنی ڕۆژنامەنووس کاوەگەرمیانیدا ڕێکخراوی ژیان بە هاوکاری ڕادیۆی دەنگ خەڵاتێکی ئاڵتوونی بۆ ئەو کەسانە تەرخان دەکات کە بەرگری لە ئازادی بیرروڕا دەکەن و ئەم ساڵیش خەڵاتەکە درایە کاوەلەتیفی پارێزەر. وەکو پارێزەری کەیسەکە خەڵاتی ئاڵتوونی کاوەگەرمیانی پێبەخشرا من ئەم خەڵاتە زۆر بە شانازی و بە فەخرەوە لە ملم کرد و هەر وەکو لە وتارەکە شاوتم ئەم خەڵاتە کە لە ملی منە پێشکەشە بە ڕوحی پاکی هەموو شەهیدانی ئازادی و خاک و نیشتیمانی ئەم وڵاتە. لەسەر تیرۆرکردنی کاوەگەرمیانی کەسێک بە سزای هەمیشەیی حکم دراوە بەڵام کەسوکارەکەی داوای ئاشکراکردنی دەستی پشت تاوانەکە دەکەن. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.